لوقمان ئەحمەد هونەرمەندی کوردی ڕۆژاوا سەرقاڵی وێنە کێشانەوەی داستانی کارەسات ئامێزی خانمانی یەزیدیە کە لە ئۆگۆستی ساڵی 2014دا کەوتنە ژێر دەسەڵاتی داعش. ئەو هێرشەی ڕەشپۆشانی داعش بۆ سەر گوندی کۆچۆ بوو کە لەوێدا پیاوان و ژنە بە تەمەنەکانیان کوشت، کچەکانیان بە کەنیزەک برد. ئەم کارەساتە بوو بە سومبڵی ترس و جینۆسایدی سەردەمی نوێ و هەر ئەوە هەستی لوقمان ئەحمەدی هاندا بۆ گێڕانەوەی ئەو داستانە ڕەشە لە ڕێگای وێنەوە. چیرۆکە vê فیلمین سەر ئەو جینۆساید یان کۆمەڵکوژیە یەزیدیایی تایبەتی گوندê کۆچۆ ji ber piraniya keç û jinê کۆچۆ zilamê wê weke nas dikin tev hatin kuştin û gelek jwana jî heyanî ana di destê Daeş de yîne. ئەوەی داعشیەکان بەسەر بازی و بوشرا و نادیە موراد و لە نیابەشار و زوربەی خانمەکانی دیکەدا هێناویانە، لوقمان ئەحمەد لەسەر لاپەڕەی سپی وێنەی دەکێشێ. بەڵام ئەو باش دەزانێت تاریکی ئەو ڕووداوە تا ئێستاش لە ناخیدا بە پەنهانی ماوە. کاتی وێنەکانی لوقمان ئەحمەد ئامژ سێری ڤاستاڤا بە پێکەوەگرێدانی تابلۆکانی لوقمان و ئامادەکردنی دەق فلیمێکی دۆکۆمنتاری بەرهەمهێناوە کە ناوی ناوە دوایمین سەما. Lukman came to me one day and telling that can we do this story. لوقمان ڕۆژێک هات بۆ لام وتی دەتوانین کار لەسەر ئەم چیرۆکە بکەین. من لەبارەی ئەم چیرۆکەوە هیچم نەدەزانی، بەڵام من ئەوەم بینی بوو کە بازی هاتبوو بۆ ئێرە بۆ چاوپێکەوتن. لێرە لە ستۆدیۆکەی وێنەیان دەگرت و باسی لەوە دەکرد کە ئەم چیرۆکە ساڵی 2014 ڕوویداوە. 4 هەفتەی خایەن بۆ لوقمان بۆ ئەوەی وێنەی سەرجەم چیرۆکەکە بکێشێت. پێویستمان بە مۆزیکی ئۆریژناڵ بوو. جانی دیلان و لوقمان بۆیان ساز کردین و لە کۆتاییدا موزیک و وێنەی ئۆریژناڵی خۆمان هەبوو لەگەڵ چیرۆکێکی ڕاستەقینە. دەرئەنجام چیرۆکێکی جوانمان دروست کرد. A few months passed when gunshots rang out in the village. لەو کارە دۆکۆمنتاریەدا کە کاری هاوبەشی لوقمان ئەحمەد و ئامشە هەوڵەکانی لە نیابەشار بۆ هەڵاتن لە دەستی داعش و لە کۆتاییدا چارەنووسی بە تەخینەوەی مینێکدا دەکەوێت، هەروەها چیرۆکی کڕین و فرۆشی کچە کوردە یەزیدیەکانی گوندی کۆچۆ لە مووسڵ و ڕقا لەژێر چاوی هونەرمەندانەی لوقمان دوور نەکەوتوتەوە. ئارمانجا me ji vî karî ji vê projê got em karibin diriya hunerê de diriya resim re em çîrokekê mirovahî bêjin got nêzîkî her kesî ji ber got vîdeo tiştekî yanî ئەگەرچی دوایمین سەما هێمایەک بێت بۆ ئەو ڕۆژە تاریک و پڕنەهامەتیانەی ئەو ڕووداوە، بەڵام ئێستاکە نادیە موراد و هاوڕێکانی لە دەستی داعش ڕزگاریان بووە و خوازیاری ڕزگاربوونی خانمە یەزیدیەکانی دیکەشن، ئارەزووی سەمایەکی دیکە دەکەن.